بینەرانی ئازیز تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری بەرەو هەڵبژاردن بە دیداری ئەوەی بەڕێز شاد دەبمەوە بۆم بەرنامەیەش میوانداری ناسک عەبدوڵڵا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی چوارمان کردووە. ناسکخان بەخێر بێیت. زۆر سپاس. ئەگەر خۆتمان پێ بناسیینی ناسکخان لە بازنەکەی توە چم دەڤەرێک لەو دەڤەرات کام شوێنە ئەگرێتەوە؟ من ناسکە عەبدوڵڵا ڕەسوول کاندیدی ژمارەسی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی چواری سلێمانی. سنووری دەڤەرەکەیم کە لێی کاندید کراوم هەر لە زێوەی پیرەمەگرونەوە دەست پێ دەکات تاکو دووکان دۆڵی جارپایەتی خەلەکان دێتەوە بۆ بیتوێن بۆ حاجیاوە خۆشناوەتی هەروەها بۆ چارقوڕنا بۆ ئیدارەی ڕاپەڕین بۆ مەرگە و بنگرد بۆ پشدەر قەڵاتزە و سەنگەسەر ناودەشت بە هەموو ناحیە و گوندەکانیەوە مەرگە و بنگردی شتین دەکات لە شاورێ و سەرکەبکان و ئەو منتیقانەش ئەوە سنووری بازنەی چوارە. ئەو چەند ڕۆژێک کە هەڵبژاردن بانگەشی هەڵبژاردن بەڕێکراوە بانگەشەکە لە چ ئاستێکدا بووە؟ بانگەشەکە زۆر بەباشی بەڕێوە دەچێت بە شێوێکی هێمنانە مەدەنیانە بە خۆشحاڵیەوە لەو سنووری ئێمە تاوەکو ئێستا بانگەشەی هەڵبژاردن زۆر بە مەدەنیانە بەڕێوە چۆ بێ کێشە و گرفت بووە هەر کەسە هەر لیستە و هەر لایەنە و لە لای خۆیەوە بانگەشەی خۆی دەکا و تا ئێستا هیچ شتێک دروست نەبووە. خۆمان زانین کۆمەڵێک بڕگەی دەستوری هەیە لە پەرلەمانی عێراق یەکێک لەوانە پێشمەرگە تۆ گەر ئینشەڵا دەرچووی بۆ پەرلەمانی عێراق بەڵێنی چی دەدەیت چی بۆ پێشمەرگە دەکەیت؟ من کە لیستی پارتیان کاندیدانی پارتی کە بەگشتی کە ئێمە بچینە پەرلەمانی عێراق لەسەر پرەنسیپە نەتەوەی و مەبادیئە نەتەوەییەکان داکۆکی دەکەین مساومە ناکەین پێشمەرگەش یەکێکە لەو مەبادیئە نەتەوەییانە چۆن خاک پیرۆزە پێشمەرگەش پیرۆزە لەلای ئێمە و هەوڵ دەدەین هەوڵی جددی دەدەین چکە ئیشی پەرلەمانی بەتاگ ناکرێ دەبێ بە گروپ بێ بە کۆمەڵ بێ بە فراکسیۆن بێ و لەناو ئەوەشدا کورد وەکو نەتەوەیە ئومێد دەکەم هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ داکۆکی بکەین لە مافەکانی پێشمەرگە وەکو جارەکانی کە نەبێ پەرتەوازەیمان پێوە دیار بێ. لە یەکێک لە کارنامەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق هاتووە نێشتنی گەندەڵی یەکەمکردنەوەی گەندەڵی ئێوە لە پەرلەمانی عێراق چیەکەن؟ خۆمان نزانی کە لە حکوومەتی عێراق گەندەڵێکی زۆر هەیە. بەڵێ لە پەرلەمانی کوردستان زۆر باز لە گەندەڵ دەکەین ئومێد دەکەین ئەو پەرلەمانتارانی کە دەچینە پەرلەمانی عێراق هەر چاومان لەسەر حکوومەتی خۆمان و هەرێمەکەمان نەبێ و باز لە گەندەڵی و ناشرینکردنی هەرێمەکەمان نەبێ ئێمە لەوێ چۆن هەوڵ بدەین بۆ هەرێم کە بە شێوازێکی پێشکەوتوانە و حەزاریانە بەرەو پێش بچێت و گەندەڵی تێدا نەبێ دەبێت لەوێش ئاینەن شت بە هەمان شێوە چاومان لەسەر ئەوە بێکە کێشە و ئاریشەکانی ئەوانیش دەربخەین گەندەڵیەکانیان ئاشکراکەین بۆ ئەوەی چیکە ئەو لایەنانەی لایەنە عەرەبی و شیع و سوننەکان کە بە کەیفی خۆیان تەراتێن بە پارەی ئەو وڵاتیەوە دەکەن بە سەرۆت سامانی ئەو وڵاتیەوە دەکەن و خوێن و بوونەتە خوێن مژێکیش بەسەر ئێمەوە کە موچەی ئێرە دەبڕن شایستە داراییەکانی هەرێم نانێرن ئێمەش لەسەر ئەوان بەو شێوازەی ئیش بکەین بۆ ئەوەی کەم و کورتیەکانیان ئاشکراکەین لە پەرلەمان مناقەشەی لەسەر بکەین بۆ ئەوی وا نەزانن ئێمە لە کوردستان باس لە خۆمان دەکەین باسی کەم و کورتیەکانی خۆمان دەکەین لەوێش چاو لەوان بپۆشین ئێمە دەبێت بە ڕوحەتێک بچین کە هەموو کەم و کورتیەکانی عێراق لە پەرلەمانی عێراق ئاشکرا بکەین. ئەگەر سەیری کارنامەی پارتی دیموکراتی کوردستان بکەین کۆمەڵێک بابەتی زۆر جوانی تێدا کۆمەڵە بەرگەی زۆر جوانی تێدا یەکێک لەوانەوە دیهێنانی مافە نیشتیمانی و تێوەکانی گەلی کوردستانە ئێوە گەر چوونە پەرلەمانی عێراق بۆ ئەم مافانی گەلی کوردستان چیەکەن؟ بۆ خۆی ئێمە لە ڕابردووژە لە خولەکانی پێشی پەرلەمانیدا پەرلەمانتارانی پارتی دیموکراتی کوردستان هیچ کاتێک مساومەیان نەکردووە لە وەداکۆکیکەرێکی سەرسەخت بوون بۆ مافەکانی گەلی کورد و مێژوو شاهیدمانە هەر بۆ ڕوحەتەی تەواوکەری بەرنامە و چالاکیەکانی هەواڵانی خۆمان دەبین بۆ ئەوەی ئارامەیەک و خۆشگوزەرانیەک بۆ نەتەوەکەی خۆمان بێنین هەوڵ دەدەین بۆ ئەوەی جارێکی کە باسی موچەنەیەتە گۆڕێ کێشەی مادەی 140 جارێکی کە بهێنینەوە بەرباس و کێشەکان بتوانین لەگەڵ جارێکی کەش دێڵێمەوە لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکان هەوڵ بدەین
کە مادەی 1940 بەرباس و بۆ ئەوەی جار ئەو ناوچانی کە لە ژێردەستی لایەنەکانی کەدان حەزی شعبیدا ئەوانیش ئازاد بکرێنەوە بێنەوە ژێردەستی خۆمان و لەژێر سایە حکوومەتی هەرێمدا بژین ئەوەی کە هەیە ئێمە مساوامەنەکردنە لەسەر مافەنەتەوەییەکانمان کێشەی خاکمان هەیە کێشەی ئاومان هەیە کێشەی هەر تاوەکو سنوورەکەی من کێشەی ئاوی زۆرە ئێران هەموو وەختێک پێی خۆش بێ ئەو لێ دەگرێتەوە دەمان خنکێنێ دەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێ ئەوەش بەچی بە یەکبوونی هەموو فراکسیۆنەکانی کورد بە یەکدەنگی و یەکڕەنگی هەموو کورد دەبێ و ئەگەر بێت و لایەنێک هەبێ کەسانێک هەبێ لە دژی کورد بوەسێتەوە ئێمە داکۆکی کارێک سەرسەخت دەبین بۆ کێشەنەتەوەیەکانمان و بۆ چارەسەرکردنیان و هەوڵیان دێن لە چارەسەریان بکەین کەواتە تاچەند ئەو یەک ڕێزیە بۆ گەلی کورد پێویستە لە ڕابردوودا بینیمان کۆمەڵێک پەرلەمانتار کە لەسەر دەنگی دەنگدەرانی کوردستان چوونە پەرلەمانی عێراق بەڵام دژی هەرێمی کوردستان قسەیان دەکرد ڕێی ئێوە لەسەر ئەم پەرلەمانتارانە یا ئەو پەرلەمانتارانی کە تازە ئەچن بۆ پەرلەمانی عێراق تاچەند ئەو یەک ڕێزیە گرنگە بۆ خۆی بەداخەوە لە پەرلەمانی پێشوو کۆمەڵێک خەڵک دەنگی خۆی فرۆشت کوردستانیان فرۆش دەنگیان بە حەزبی شعبیدا بۆ مەبەستێکی مادی خۆیان بوو بۆ جیرفانی خۆیان بوو و ئێستاش هەندێک لەو پەرلەمانتارانە خۆیان کاندید کردوتەوە من بە دەنگدەران دەڵم لە سنووری بازنەکەی خۆم و لە هەموو کوردستانیش تکا دەکەم دەنگ بدەن بەوانی کە داکۆکی لە مافی ئێوە دەکات چی کە دەنگ مەدەن بەوانی کە بۆ جیرفان دەچن ئێمە دەچین بۆ کردار بچین بۆ بەدەستێنانی بەرهەم نەتەوەیی دەچین بۆ ئەوە ناچین جیرفانی خۆمان پڕکەین بەڵام داوایان لێ دەکەم کە دەنگ بە کاندیدانی پارتی بدەن کاندیدانی پارتی تاوەکو ئێستا تاکە کاندیدێک نەبووە و هەر کاتێک کورد یەک دەنگ بوو بێ بە یەکگرتووی چ بێتە پەرلەمانەوە لەسەر بەرنمەیەک لەسەر مادەیەک یەکدەنگی نوان بێ سەرکەوتنی گەوری بەدەستێناوە بەڵام هەر کاتێک کورد پەرتەوازە بوو بێ بەداخەوە زەرەر و زیانی گەورەی هەبوو بۆ کوردستان بۆیە من ئومێد دەکەم هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ داکۆکی بکەن لە مافەکانی گەلەکەمان و ئەوانەی کە جاری پێشوو لە پەرلەمان موفق نەبوون لە کارەکانی خۆیان سەرکەوتوو نەبوون بەرامبەر بە نەتەوەکەیان بەرامبەر بە کەسوکاری شەهیدان بەرامبەر بە پێشمەرگە بە ئەو جارە دەنگیان نەدرێتێ هەر زۆر شەرمە ڕێگەیان پێ بدرێت جارێکی کە بچنەوە پەرلەمان بڵێ تۆکو بربژێرێک لە پارتی دموکراتی کوردستان شانازی بۆەوە ناکەی کە لە حزبێکە خۆت بربژێر کردووە کە مێژوەکەی پڕێتی لە سەروەری خاوەن دۆزی کووردە بەتاکیید شانازیەکی گەورەی ئێمە پارتی 75 ساڵە خەبات دەکا پارتی ئێستا ئومێدیەکە بۆ هەر چوار پارچەی کوردستان پارتی بوون شانازیە شەرەفە شکۆیە لە لای ئێمە شانازیە شەرەفە شکۆیە پارتی لەکوێ بێ شکۆ لەوەیە سەربەرزی لەوەیە ئارامی لەوەیە خۆشگوزەرانی لەوەیە ئاوەدانی لەوەیە پارتی لە هەر شوێنێک باڵادەست نەبوو بێ ئەوە لەو شوێنانە نە ئارامی هەبوو نە خۆشگوزەرانی هەبوو ژیانی خەڵکەکان لە خەتەردا بوو سەرۆت سامانی خەڵکەکان لە خەتەردا بووە و دانپێدانانی خۆیان لایەنەکان کوشتن و بڕین هەبووە فراندن هەبووە ئەمە نەک شانازی زۆر شانازی دەکەین کە ئێمە پارتین و سەرۆکێکیشمان هەیە سەرۆک مەسعود بارزانی لە سەردەستی پارتی بەیانی 11 ئازار دەرچوو هەروەها لە سەردەستی پارتی بۆ ڕیفراندۆمی کرا کە بوو بە تاپۆی ڕەش بۆ هەموو گەلی کورد و بۆ نەوەکانی داهاتوو کە لە 1992 گەلی کوردستان و خەڵکی کوردستان دەنگیان بە بەڵێدا ئەوە شانازیەکی گەورەیە بۆ هەر هەمومان نەک بۆ پارتیەکان بۆ غەیرە پارتیەکانی شانازیە دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا باشووری کوردستان کە پارتی سەرۆک بارزانی بۆ تەمەرجع و حکوومەت و سەرۆکی هەرێمیش هەر لە بنەماڵی بارزانە و لە پارتیا بۆ تا ئەوەی پەناگەیەک بۆ ئەوەی لایەنەکان هەر چوار پارچەی کوردستان چاوی ئومێدیان تیا بڕیوە ئەوانیش ئومێدی خۆیان لەسەر پارتی هەڵدەچن ناسکەخان بۆچی پێویستە پارتی دموکراتی کوردستان یەکەمی دەنگەکان بێنێ یەکەم بێت لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بۆ ئەوەی بتوێت کە خۆش گوزەران بژی کە بتوێت بە ئارامی بژی چونکە پارتی دائیمەن بە ئارامی کاری کردووە پارتی دائیمەن لەگەڵ خۆشگوزەرانی بووە پارتی لەگەڵ شەڕ نییە لەگەڵ ئاشوب نییە ئێمەی پارتیەکان خۆمان لەوە دەبینەوە کاتێک ئارامی هەبێ ئێمە هەر گەشە دەکەین و سەرکەوتو دەبین ئەگەر شەڕ و ناخۆشی و کێشە و گرفت هەبێ ئەوە هەموو کورد
بەرەو زەرەرمەند و خراپبوونی باری گوزەران دەڕوە. بۆیە پارتی لە هەر جێیەک بێ دەیڵێمەوە ئارامی لەوەیە، شکۆ لەوەیە، پارتی لە هەر جێیەک بێ خۆشگوزەرانی لەوەیە. هەر بۆ نمونە جیاوازی نێوان ئەو شوێنانی کە پارتی لێ دەسەڵات بودار بوو زیاتر دەسەڵاتی بەسەدا بووە ئەو شوێنانێ. ئەو دەڤەرەی من برا لەو دەڤەرەی ئێمە چەندین ساڵە لایەنێکی کە باڵا دەست بووە وێرانەیەکی تەواو پێوەی دیارە. هەموو شۆڕشەکان لە دەڤەری بیتوێن و پشدەر کە لە شۆڕشەکان لە لاوازیدا بوو بن لەو دەڤەرە خۆیان گرتوتەوە. هەموو شۆڕشەکان شۆڕژگێران و خەباتجێران بە هەموو سەرکردەکانەوە چەندین جار وێران کراوین، چەندین جار زانکۆی قەڵاتزێ لە یەکێکە لەوەی کە بە جینۆساید ناساندرا بوو لە هەموو جیهان زانکۆ جێی پەروەردە و خوێندنە لە لای ئێمە بۆمباران و بە بۆمبی ناپاڵمی قەدەغەکراوی ناپاڵم بۆمباران کراوە. لە منتیقەی بنگرد و مەرگە و کانیتو ئەوانە چەندجار کیمیایی لیدا و تیارە لیداوە. لە منتیقەی خەلەکان و پیرەمەگرون و گوندەکانی جافایەتی لەو شوێنانە چەندین ئەنفال بووە لە خۆشناوەتی کیمیاباران کراوە. لە سەردەمی ڕژێمی بە چەندین جار ئەو دەڤەرانە کەوتونەتە بەر شاڵا و وێرانکردن. بەڵام بەداخەوە کە دوای ڕاپەڕین لە دوای شەڕی ناوخۆ ئەو دەڤەرانە وێرانەیەکی زۆریان پێوە دیارە. خەڵکی ئەو دەڤەرانە بەدبەختێکی زۆریان پێوە دیارە. گەنجەکانمان زۆر بێزارن. ڕۆژانە کۆمەڵێک گەنج ڕۆژانە کۆمەڵێک گەنجمان لە ئاوی ئیجە دەخنکێ. سەدان گەنجمان دەڕوا و وڵات بەجێ دێڵێ. ئێمە خاوەن خاکێکی بەپیتین، خاوەن سەروەتێکی زۆرین لەو دەڤەرەی خۆماندا. دەتواندرا خزمەتی زیاتر بکرێ بۆ دەڤەرە، دەتوانرا جوانتر پێشکەش کرابە جوانتر. ئێمە بەس حەز دەکەم بە ئەمقەست و بە بەرنامە بۆ داڕێژراوی ناشرینکردنی دەڤەرەکەمان. مەرزی چێلێ هەیە، چەندین خەت هەیە لە مەرزی چێلێ، 11 خەت هەیە. هەر خەتەی لەسەر و دەفتەرێک 2 دەفتەر دۆلارەوەیە کە بدرێ بە خەڵکو سوودی لێ ببینە. لە 11 خەتە نۆیان هیبەرپرسێکی گەورەی ئیداریە بۆ خۆی و بۆ منداڵەکانی خۆیەتی بە ئاشکرا و هەموو خەڵکی پشدەر دەزانێت. ئەگەر هاتبایە و سەدی دەڵگەی پێشنیاری بۆ کرابە و داکۆکی لەسەر کرابە و بەجددی لە حکوومەت بیتوانی باە خزمەتی بکە هیچ مەجبورمان بەوەی نەدەبوو کە ئێران ئاوی دەگرێتەوە. مەرزی چێلەمان بەنێو دەوڵەتی کردبا بەس تاوەکو ئێستا ئەو پەرلەمانتارانێک کە لەسەر دەنگ و لەسەر خوێنی ئەو شەهیدانەی ئێمە چوونەتە پەرلەمانی عێراق نیانتوانیوە دەنگی ئەو دەڤەرە بگێنن، نیانتوانیوە دەنگی ئەو خەڵکی کە لێرەیە بە دروستی بیگەێنن، نیانتوانیوە خزمەتێک بە دەڤەرەکەی خۆیان بکەن. بەداخەوە دێڵم ئەو دەڤەرە پێویستی بە خزمەت گوزاری زۆرە. مەرزی چێلێ بە نێو دەوڵەتی بکرێن. ئەو دەبەرە ئەو هەموو ئیرهابەی لێکراوە، ئەو هەموو عەزابەی دیوە، ئەو هەموو معاناتەی بەسەر هاتووە پەرەبوو بە جینۆساید نەناساندراوە. لە پەرلەمانی عێراق کە بە جینۆساید چەند جارێک باسکراوە نەکراوەتە ڕسمی قەرەبوو نەکراوەتەوە کە پێویستێتی ئەو دەڤەرانە هەموو قەرەبوو بکرێتەوە بۆی خەڵک تاک بە تاکی ئەو کۆمەڵگایە سوودی لێ ببینێ. هەروەها پێویستە سەدەکان لە پرۆژە یاسایەک پێشکەش بکرێ. ئەو سەدانێک کە هەیە چەند سەدێک لەو دەڤەرە دروست بکرێ بۆ ئەوەی سنوورەکەمان سنوورێکی کشت و کاڵیە، سنوورێکی گەشت و گوزاریە، بتوانین لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی گەشت و گوزارەوە گرنگی پێ بدەین بۆ ئەوەی خەڵکی ئەو سنوورە کۆمەڵێک گەنج بتوانێت سوودمەند بێت و بتوانێت ژیانی خۆی بژێوی خۆی پێوە. زانکۆی ڕاپەڕینمان هەیە. زانکۆی ڕاپەڕین زانکۆیەکە ساڵانە چەندین قوتابی لی دەردەچێت. من لە پرۆژە بەرنامەی خۆشم دامناوە کەوا بکەم لە زانکۆی ڕاپەڕین لەوێ لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ هەڤاڵەکانم داکۆکی بکەین بۆ ئەوەی دانی پێدا بندرە قوتابیانی زانکۆی ڕاپەڕینی ژۆکو هەموو قوتابیانی کوردستان و زانکۆکانی کوردستان بتوانن خوێندنی باڵا بخوێنن، ماجستەر و دکتۆرا بخوێنن. ئەوە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانە بۆ ئەو سنوورە و منیش لە ڕێگای دەنگەکانی ئەوان کە دەنگم پێ بدەن ئەو دەنگانە بە ئامانەتەوە دەبمە داکۆکی کارێک بڵندگویەکی بەرز بۆ داواکردنی مافەکانی خەڵکی سنوورەکەی خۆم. بەڵێ ئەو بازنەی کە بەڕێزی تێیدا بەربژێری هەمیشە پارتیەکان سەرسەختانە
بەرگریان لە حزبەکەی خۆیان کردووە پارتیبوونی خۆیان سەلماندووە لەم هەڵبژارنەدا چاوەڕی چی لە پارتیەکان و ئەوانەی کە پارتیان خۆشێ چاوەڕێکیان لێ دەکەن ئێمە هەر دەنگی پارتیەکانمان ناکاکە ئێمە دەنگی هەموو کوردمان دەوێت لەو سنوورە بە هەموو ڕەنگەکانەوە بە دەنگی خۆڵەمێشیەوە بەلایەنەکانیکەوە ئێمە پێیان دەڵێن پێشوو زۆر کەسیان تاقی کردوتەوە دەنگیان بە زۆر کەسی کەداوە ئەوانە هیچیان لە جێ ئەو متمانەیە نەبوون و لە جێ ئەو بڕوانە کە دەنگیان پێداون بە ئەو جارە ئێمە تاقی بکەنەوە دەنگ بدەن بە ئێمە ئەمن کچی ئەو منتیقم ئەو ناوچەم لەگەڵ کێشە و مەعاناتی ئەو ناوچە گەورە بووم لە هەموو کێشە و ئاریشەکانی ئێرن لەگەڵیان گەورە بووم و لەگەڵیانم دەزانم چەند کێشە هەیە دەزانم چەندین گرفت هەیە دەزانم چەندین خەڵکی بەدبەخت و داماو هەیە دەزانم چەندین ماڵە شەهید و ماڵە پێشمەرگە هەیە داوا دەکەم لە هەموو دەنگ دەرانی ئەو سنوورە دەنگم پێ بدەن بۆ ئەوەی ببمە نوێنەرێکی ڕاستەقینەوە بە ئامانەتەوە دێڵم کە من چوومە ئەوێ بە دەنگی ئێوە گەیشتمە پەرلەمان داکۆکی کاری سەرسەخت بم بتوانم هەموو هەوڵ و تەقەلای خۆم دەخەمەگەر بۆ ئەوەی سوودێک بەو سنوورەی خۆم بگەێنم بەو خەڵکە جوانی خەڵک منتقەکەی خۆم بگەێنم ئەو سنوورانە کە هەیە قەرەبووی کە سوکاری شەهیدان بکرێتەوە قەرەبووی ناوچەکەمان بکرێتەوە گەشت و گوزار پەرەی پێ بدرێ هەروەها گەنجانیشمان بتوانن خۆش گوزەرانتر و ئاسوودەتر لە وڵاتەکەی خۆیان چیکە نەڕۆن وڵاتەکەیان بەجێنێن و لە خاکەکەی خۆیان بژین لە بەشێک لە قسەکاندا ئاماژە بەوە کرد کە لە بەشێک لەو پرۆژانێکە لەم دەڤەرە هەیە کۆمەڵی خەڵکی دیاریکراو لێ سوودمەند بووە خەڵکە ئاسایەکە لی بەبەریە تۆ کە چوویتە پەرلەمانی عێراق چی بۆ ئەوەکەی کە بەعامی خەڵک سوودمەندن لەو پرۆژانێکە دەکرێت لە دەڤەری ڕاپەڕین لە دوکان هەندێک بودجە هەیە کاکە لە پەرلەمانی لە حکوومەتی عێراقیەوە لە مەرکەزەوە بۆ بودجەی قەرەبووی قەزا و ناحیەکانە بۆ بودجەی ناوەندەکانە کە دێ بۆ حکوومەتە خۆجێیەکانە ماوەیەکە ڕاگیراوە هەوڵ دەدەین ئەو بودجانە بگەڕێتەوە بەس بێتە دەستێکی ئەمین ئەگەر بێت ئێمە هەڵبژێرن بکەوێتە دەستێکی ئەمین دەتوانین خزمەتی پێ بکەین لە سنوورەکەی خۆمان بۆ ئەوەی بتوانین جادەیەکمان هەیە جادەی مەرگی پێ دەڵێن ڕێگای مەرگە ڕۆژانە چەندین کەس چەندین خێزان تێدا دەچن ڕۆژانە کارە ساتی زۆر گەورە ڕوەدا لەو ڕێگاوبانە چەندین جار پارەی بۆ تەرخان کراوە چەندین جار پارەی بۆ تەرخان کراوە کۆمپانیا سوودمەند بۆ پارەی وەرگرتووە بەشێک لە پارەکە وەریگرتووە بردوێتی بەجێێشە بەبێ ئەوەی کەس سزا بدرێ بەبێ کەس لێ پێچینەوەی لێ بکرێ ئەو جارە دەمانەوێت کە ئێمە لەوێ بین نایڵین ئەو تەخشان و پەخشانە بکرێ بە سەروەت و سامانی میلەتەکەمان نایڵین چیکە چەند کەسێک جیرفانی خۆیان پڕکەن لەو دەڤەرەی تەواو تێر نەبوون بەز نەبوو هەموو پەرلەمانی کوردستان بێ هەر کۆمەڵێک کەس دەچێ حکوومەت بێ هەر کۆمەڵێک کەس قایم قامە هەر کۆمەڵێک کەسە بۆ کەسێکە ئەو جارە با بۆ خەڵکی منتیقەکە بێ خەڵکی ناوچەکەی بێ کاندیدی خۆیان هەڵبژێرن بۆی بتوانین خزمەتتان بکەین کەواتە کارنامەی ئێوە کە چوونە پەرلەمانی عێراق بۆ خزمەتکردنی کۆی گشتی خەڵک بە دڵنیاییەوە لەگەڵ هەموو پرانسیپە نەتەوەی و لەگەڵ مەبادی نەتەوەی و قەومیەکانی خۆمان کە دیفاعیان لێ دەکەین من دیفاع لە خەڵکی دەڤەرەکەی خۆم دەکەم لەو دەڤەرەی لەو بازنەی چوار کە من لێ کاندید کراوم خەڵکان زیاتر ئیش لەسەر ئەوە دەکەم لەگەڵ هەواڵەکانم لە فراکسیۆنی پارتی بۆ ئەوەی ئەو جارە بتوانین سلێمانی جوان بکەین بۆ ئەوەی بتوانین سلێمانیش وەک هەولێر لێ بکەین وەک دوهۆکی لێ بکەین ناسکە خان بۆچی دژایەتی پارتیەکان دەکرێت بۆی پارتی دەنگکەم بێنێت نەچێتە پەرلەمانی عێراق مەسەلە قەزیە نەتەوایەتیەکەیە بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پارتی ساحەبی ڕفراندۆمە پارتی ساحەبی حکمی زاتی و بەیاننامەی 11 ئازارە پارتی وەکو چێوێک وەستاوەتەوە بەرامبەر بە هەموو نارانی کورد ئەی تەبعاً هەموو چاوەکان لەسەر پارتیە هەموو لایەنەکان یەک دەگرن بۆی پارتی لاوازکەن بۆ ئەوەی ئەو قەوارە سیاسی کە هەیە ئەو کوردستانە ئازادەی کە هەیە بیکەنە سێوێکی جوانی پاکرا وەکو کەرکووک تەسلیمی بە دوژمنانی بکەنەوە ئەوانە هیچیان لەدەست ناچێت پارێکی زۆریان کۆ کردوتەوە پەکیان پێ ناکەوێت دەڕۆن میلەتەکە شەهید دەبێ ماڵوێران دەبێ قوربان دەدا وەکو کەنیزە ئافرەتەکان دەبدرێن داعش دێ هیچ کێشەیەکیان نیەگە هەیان بە
کەرکووکیان تەسلیم نەدەکرد بۆیە هەموو چاوەکان لەسەر ئەوەیە کە پارتی بەهێز بێ کورد بەهێزە کە پارتی لاواز بێ کوردیش لاواز دەبێ بۆیە دەیانەوێت کورد لاوازکەن بە لێدانی پارتی بەڵام وەکو کاک مەسعود کوتی پارتی داربەڕوویەکی پتەوە نە بە سووتنی و نە بە بڕینی لە ناو ناچێ سەرکەوتوبی سپاس وەکو دواپەیامی بەڕێزت بۆ کۆی گشتی دەنگدەران لەم دەڤەرە لە بازنەکەی خۆت چ پامێکت بۆ ئەو دەنگدەرانە پەیامی من بۆ کەسوکاری شەهیدان بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ کادیران بۆ هەموو لایەنەکان بۆ چین و توێژەکان ئەو جارە بە دەنگی پارتی تاقی بکەنەوە دەنگی بە ئێمە بدەن ناسکە عەبدوڵڵا ڕەسوڵ کاندیدی ژمارە سی لە بازنەی چواری سلێمانی بۆ ئەوەی ببینە بڵندگۆیەک بۆ داکۆکیکردن لە مافەکانی ئێوە ببینە پارێزەرێک مافەکانی ئێوە چەندین جارە دەنگتان بە کەسانی کەداوە بەلایەنەکانی کەداوە ئەوانە هیچیان نەکردبەوە بۆ ئەو بازنەیە کەلی کاندید بوون بە دەنگی ئێوە ڕۆیشتن و بە دەنگی ئێوە خۆیان پێگەیان بەڵام من بەڵێنتان پێدەدەم دەنگ بدەن بە ئێمە بۆ ئەوەی ئارامیتان بۆ بێنین بۆ ئەوەی ئاسوودی و خۆشگوزەرانیتان بۆ بێنین بۆ ئەوەی چیکە گەنجەکانمان کۆچ نەکەن بەرەو هەندەران و لە ناو نەچن لە ناو ئاودا بۆ ئەوەی بتوانین خزمەتتان بکەین لە هەر جێگایەک پارتی لێبوو بێ ئارامی لێبووە خۆشگوزەرانی لێبووە خزمەت گوزاری لێبووە با چیکە ئیرهابە فکریەکە کارتان لێ نەکا دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان دەنگ بدەن بە ناسکە عەبدوڵڵا ڕەسوڵ ناسکە عەبدوڵڵا سووری پێ دەڵێن ژمارە سی بازنەی چواری سلێمانی سوپاستان دەکەم سوپاسی دڵسۆزیتان دەکەم ڕۆژی دەنگدان ڕۆژی دەیدا دەکەینە ئاهەنگ و زەماوەند و سەرکەوتن زۆر واسقین لە دەنگەکانی خۆمان لە خەڵکانی خۆمان لەوانەی کە هەتاوەکو ئێستا کێشەیان بۆ دروستکراوە ئەوانەی کە هەتاوەکو ئێستا ئیرهابی فکریان لەسەر بووە ئەو جارە دەگەڕێنەوە دەنگ دەدەن بە ئێمە بە دەنگی ئێوە کوردستان ئاوەدان دەکەین بە دەنگی ئێوە خۆشگوزارانی دێنین بە دەنگی ئێوە ئاشتی و ئارامی دێنین سپاسان دەکەم زۆر سپاس بۆ دەرفەتە بە هیوای سەرکەوتن لە پەرلەمانی عراق بینەوە سپاس بۆ ئێوەش بەم جۆرە هاتینە کۆتایی هاتنی بەرنامەی ئەم جارەمان تا بەرنامەیشتر هەر شاد و سەرفراز بن